ئێمە وەکو سەرجەم فراکسیۆنە کوردیەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەوڵی زۆرماندا بۆ ئەوەی ڕۆژی 16 سێ کە ڕۆژی کیمیابارانی هەڵەبجێ بەدەستی ڕژێمی لە ناوچووی پێشووی بەعز لە هەرێمی کوردستان و عێراق بکرێ بە پشوو بچێتە ناو پشووە ڕەسمیەکانی عێراق کە کۆی عێراق دەگرێتەوە. بۆیە بەلامانەوە سەیرە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان دوای دەرچوونی یاسای بۆ نەفەرمیەکان لە عێراق کە 16 سێ یادی کیمیابارانی هەڵەبجە لە عێراق دەبێتە پشوو لە هەرێم نەبێ بە پشوو. ئەمە عەیبەیەکی گەورەیە بۆ حکومڕانی لە هەرێم کە کوتلەکان ئێستا پێمان بڵێن ئێوە بە ئێمەتان کرد بە پشوو بەڵام خۆتان ئامادە نین ڕێز لە ڕۆژی قوربانیەکانی خۆتان کە کیمیابارانی هەڵەبجێ بگرن و بیکەن بە پشوو. بەڕاستی بەداخەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. نازانم چه بەهانەیەکیان هەیە بۆ ئەمە لە کاتێکا بە یاسا لە عێراق لەسەر داوای هەموو فراکسیۆنە کوردیەکان ئەم بابەتە کرا بە پشوو.